دوو ڕەفیقە بوون زۆر یەکتریان خۆشەویست. جارێکیان یەکێکیان پێویستی بە مەبلەغێ پارە بوو، تەلەفۆنی بۆ ڕەفیقەکەی کردوتی ضرورم هەنێ پارەم پێویستە. ئەوی جوتی بەسەر چاو تەنها نیو سەعات چاوەڕێم بکە، تەنها نیو سەعات. نیو سەعاتەکە تەواو بوو، تەلەفۆنی بۆ ڕەفیقەکەی کرد، سێرەکە ڕەفیقەکەی مۆبایلەکەی داخستو. یا ئەڵڵا وە چییە؟ گەیشتە سەعاتێک دووبارە تەلەفۆنی بۆ کردەوە، سێرەکە مۆبایلەکەی هەرداخراوە. یەکسەر نامەیەکی بۆ نووسیوتی براگیان بینی من و تۆ کۆتایی پێهات. من پێویستم پێ بوو، پێویستم پێت بوو لە کاتی تەنگانەیە بڕێ پارەم بیتێ، بەڵام تۆ خۆت لێم شاردە و تەلەفۆنەکەشت لێ داخست. تەواو تۆ لە ماڵی خۆت و منش لە ماڵی خۆم. دوای 2 سەعات کوڕە مۆبایلەکەی کردەوە، سێرەکان نامەیەکی وای بۆ هاتەوە. ئەوە چییە بۆ خاتری خۆ؟ تەلەفۆنی بۆ کردەوەتی براگیان تۆ لەکوێیت؟ وتی برام پێویست ناکات. وتی تۆ لەکوێیت؟ وتی برا پێویست ناکات، تەواو کۆتایی هات. وتی براکەم والله کاتێ تەلەفۆنە بۆ کردم سەیری گیرفانم کرد، بای ئەوم پێ نەبوو قەرزت بۆ بێنم، چوم لە بازار مۆبایلەکەم فرۆشت. بڕە پارەکەی تۆم ئامادە کردووە، هەندێک پارەی ترم مابووە، چوم دام بە مۆبایلێکی خراپ. ئێستا من تەلەفۆنەکەم کردەوە، ویستم بەم مۆبایلە تازە تەلەفۆن بۆ کەم، سێرەکەم تۆ ئەو نامەیەت بۆم ناردەوە، ڕەحمەتی خوا لێ بێ چیت کرد. سێرەکە گومانی خراپ. چی لە دوو برادەر کرد؟ دوو برادەری تێکدا دوور خستەوە لە یەکتری. بچووکترین گومانی خراپ جاری وا هەیە خێزانێکی ئارام لە یەکەکات. بۆیە ئەڵڵا ئەفەرمێ ئیجتەنیبوا کەثیرا من الظن، لە زۆربەی گومانەکان بە دوورکەوە. گەورەترین درۆ چییە؟ خۆ درۆ هەر بەدەم ناکرێت. گەورەترین درۆ بیکات دڵە. ئین الظن ئەکذب الحەدیث. ڕسوولی ئەکرەمە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام گومانی خراپ گەورەترین درۆیە، قێزەوەترین درۆیە. چەنەها ژن و پیاوی ئارام خۆشەویستمان بینی، عاشقمان بینی، یەک گومانێکی خراپ بوو بە سەرەتان و ژیانیانی کۆتایی پێهێنا. چەنەها برادەر بە هۆکاری گومانێکی خراپەوە لە یەک دوور کەوتنەوە. چەنەها ئافرەت ئێستا لە ژێر گڵان کوژران بوونە قوربانی زمانی خەڵک، بوونە قوربانی گومانێکی خراپ. بۆی ئینسانی موسڵمان ئەبێ سەلیم القەلب بێت، سەلیم السەدر بێت، دڵی ساف بێ بەرامبەر بە خەڵک. سیارەیە لە شوێنێکی تاریکدا وەستاوە، تۆ بۆت نییە گومانی خراپی پێبەریت، بدەتە کێوتەوە. ئەگە بۆت کرا هاوکاری بکە، بۆت نییە بڵێ ئەو ئافرەتی بردۆتە ناو سیارەکە و زینای لەگەڵاکات، مەشروبی بردۆتە ناو سیارەکە و وای مەشروب بەخواتەوە. کەسێک ئافرەتێک لەسەر ئەو جادەیە بە نیمچە ڕووتی بەجلێکی نیمچە ڕوود ڕێیەکات، تۆ بۆت نییە بڵێ ئەو ئافرەتە لەش فرۆش. ئەم ئافرەتە حرامێکی کردو، معسیەتی خوای گەورەی کردو، حیجابی نەپۆشیوە. هەر ئەوەنە عیلاقەکەش بە بینی خۆی و خوایەتی سوبحانه وتعالى. تۆ بۆت نییە گومانی زینای بۆ بەری. کەسێ بە شێوازێک ئەڕوا بە ڕێگایە ناتوانانی گومانی خراپی پێبەریت. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێکیان تاریک بوو، بە یەکێک کۆڵان لە کۆڵانەکانی مەدینەوە ڕێی ئەکرد. خێزانی لە مزگەوت بوو کە خۆی لە ئیحتیکافا بوو، خێزانی هاتبوو سەری لێبات، دیارە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێداویستێکی هەبووە. دوایی بردیەوە بۆ ماڵی خۆی، دوو پیاوی بینی، فەرمی عەلا ڕسلیکوما، لەسەر خۆتان بن. فەرمووی ئەوە خێزانەکەمە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نعوذ بالله، ئێمە چۆن گومانی خراپ بە تۆ بین؟ فەرمووی شەیطان بەناو خوێن و بەناو دەمارتانە ئەڕوات. سبحان الله. بۆی ئینسانی موسڵمان دایمەن ئەبێ سەلیم القەلب بێت. گومانی خراپ خێزان هەڵەوەشێنێتەوە، بینی دوو ڕەفیق تێکەدات، جاری وایە دوو عەشرەت بینیان تێکەچێت لەسەر گومانێکی خراپ. گومانی خراپ وات لێکات جاسوسیکی بەسەر خەڵکەوە. ئەها دڵت ئارام ناخوات، ئارام نابێتەوە، دڵت ئاو ناخواتەوە هەر بەو گومانە، ئەڵێ ئادەی بە دوایە بگەڕێ، بە دوای براکەتە ئاگەڕێیت. من ڕاقب الناس مات هەمًا. جعادەتەن وایە تۆ بە دوای عیب و عاری خەڵکەوە بیت، بزانی فڵانە کەس چییەکە و چی ناکات، چییە خوا و چی ناخوات، کێ هات بۆ ماڵی کێ نەهات بۆ ماڵی، بۆ چۆ ئەڕوا و بۆ چۆ ناڕوات، مات هەمًا، تۆ هەر بە خەم و پەژارەوە ئەمریت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تتبعوا عورات أخيكم، عورة أخيكم، بدواي عيب عاري رفيقك مرة، بدوي عيب عاري مسلمانان مرة. فرمي من تتبع عورة أخيه تتبع الله عورته. يعني هركسيك بدواي عيبي خلق بروا خو عيبي بودرخات، ويفضحه ولو في عقر بيته. حياة أبا أبروت أبا أقل لجوري نستكشتابت. سبحان الله.
إمامي حسني بصري فرمي أدركنا أقواما ليس لهم عيوب بكمال خلق جيشتين عيبيان نبو بلام اشتغلوا بعيوب الناس مشغول بون بعيبي خلقه خوي پروردگار عيبي بو درخست لكاتك أمان هيج عيبي كان نبو وأدركت أقواما لهم عيوب بكمال خلقي تريش جيشتم عيبيان هبو بلام غافل بون لعيبي خلق بدو عيبي خلق ناروشتن خوي جورا ستر الله عيوبه عيبكاني بو ستر كردن بويا من ستر مسلما ستره الله يوم القيامة هر كسي مسلمان السترك الله لقيامتها ستر عيبكاني أكات والله لقيامتها أخوة فصحت كات اتتواو تو تيا أجيت بويا للدنيا دا وابجية كأنما كسنية لسر أمزويا بس خوت بو معناي قماني خراب خلق نبي خلق شي أكات خوي وأعمالي خوي بيني خوي وخوي خوي سبحانه وتعالى أجر نصيحتي أم إنسانة يبرب ولاي نصيحتي بك نقو ماني خرابي بابري جاري واهيتو خيزانكت رقمك بوديت تلفونك هلا قري سيرك رقمك أما كي الله والله نازان بالفعل نازاني كي شك زور خلقك هي جاري واهي خرابة تلفون بو خلقك شيء نازاني رقمك بي ألين يق رقم بغلط دي بو تلفونك يتو الله نازاني مالي شو نازاني تلفوني بو كاتو سيرك تلفونك قفل تلفونك داخله الله أمكيه دي ورد أبيته لي دي حتى أوي كوا كاتك كيشيكي زور جورا جمانك خراب وخزانك أباد الله رنجا أما دوست بي رنجا أما خرابك عريد لقلا كربي وزينات لقلا كربي تا أوي أيباتا طلاق جيابونه من شنها كيسم لا أبو شوازي شنها مالي تيكشوا لبر جمانك خراب جماني خراب وكو قطريكي زهر وايه بيكي تناو منجلي هنجوينه ومنجله هنجوينه كتيا كدات بوغنيا كات بويا بتشوكترين قمانة برانبر رفيقك هبيت سبحان الله إتر ورفيقة لبرشاوة كبيت أرام نابي لقالي قد مرتاح وصاف نابي لقالي بتشوكترين قمانة لخيزانك هبيت ناتواني خوشويستي بري شو خوشويستي لقال قمانة بيكو ناجي بيكو ناقونجين ناكري تو قماني شد لي هبيا لهمان كاتا خوشي شد بيوت بوي إنساني مسلمان أبي زور ويابيت درو تنها بزمان ناكريت قولترين درو لسنقه وبريال أدريه لضله وبريال أدريت إن الظن أكذب الحديث والحمد لله بارك الله